پرۆسەی هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی ژووری بازرگانی سلێمانی نیگەرانی بە دوای خۆی داهێنا و کاندیدێک پێش دەستپێکی پرۆسەی هەڵبژاردنەکە کشایەوە. ئەو کاندیدە دەڵێت دەزوەردانی حیزبی کراوە لە پرۆسەکە و نیگەرانن لە ئەدای کاری پێشووی ژوورەکە. بەدڵنیایەوە ئەگەر دەزوەرداری حیزبی نەبێت من باسی حیزبەکان بەعامەکەم، من باسی یەک حیزب ناکەم بەڕاستی، چکە هەموو حیزبەکان بەشی خۆیان دەستێوەردانیان هەبووە لە پرۆسەکەیە، ئەو بەبێ فەرق و جیاوازی بەدڵنیایەوە دەستێوەردان هەبووە و لە هەمان کاتە ئەو لیستانەی کە لە بازاڕا کراوە هەموو حیزبەکانی تایە، تەنها یەک حیزبیان نییە. بەدڵنیایەوە من وەکو خۆم وەکو بازرگانێکی ئەم شارە بەدڵنیایەوە من ئەو پرۆسەیە بە پرۆسەیەکی شەفاف نابینم، ئەو پرۆسەیە بە پرۆسەیەکی ینی بەڕاستی دیموکراتی نابینم، لەبەرەوەی خەڵک بازرگان پابند کراوە دەنگ بدا بە ئەو لیستە. ئەوە دیموکراتی لەکوێیە؟ وتەبێژی ژووری بازرگانی سلێمانی دەڵێت پرۆسەکە بە شێوەیەکی یاسایی بەڕێوەچووە و دوور لە دەزوەردانە و ئەو گومانانە ڕەت دەکاتەوە خراوەتە سەر پرۆسەی هەڵبژاردنەکە. دەژڵێت پێویستە دەستەی نوێ کار بکەن بۆ هەمواری یاسای کاری بازرگانی. یعنی بەڕاستی و کاتیەوە هاتووە یاساکەش پێداچوونێکی پێک بکرێت، بەڵێ بەڵامەوە سەلاحیەتی تەبعاً ئەو مەجلیسەیە کە هەڵە بژێرێت لە ڕێی مەجلیسەوە و لە ڕێی مەجلیسی ئیتیحادەوانێ بڕیاری خۆیانی لێن. ئێمەش تەبعاً لە نوێی تەبعاً لەگەڵ تەبعاً چونکە دۆخی ئابووری و فەلسفەی ئابووری لە عێراقا بەگشتی خۆتان نەزانن گۆڕاوە و تەبعاً بازرگان پێویستی بە یاسایەکە کە بگونجێ یاساکە دانرێت بۆ کەرتی تایبەت بۆ ئاسانکردنی کارەکانیەتی. ئێرە بەردەم هۆڵی هەڵبژاردنەکەیە. بانگەشە بۆ کاندیدەکان کراوە و ئەندامانی ژووری بازرگانی هاندراون بۆ دەنگدان بۆ کاندیدانە. کارگێڕی ژووری بازرگانی سلێمانی دەڵێت پرۆسەکە یاساییە و دوور لە دەزوەردانە و چاودێریەکی توندیشی لەسەرە. ئێمە هیچ ئەسمان بەوە نەکردووە، پێشمان وانە حاڵەتی وا هەبوو بێ، شتێکی مەلموس بەڵگەدار هەبێ، لیژنەی تانە هەیە، جەنابی نوێنەری دادگای سلێمانی، نوێنەری پارێزگای سلێمانی، نوێنەری غورفە ئەنجومەنی غورفە تجارەکانی عێراق و هەرێمی کوردستانیش لێرە ئەتوانن سکاڵا تەقدیم بکەن و دەرگای سکاڵا کراوەیە لە ئێستا هەتا سەعات 5 ئێوارە. لە هەرێمی کوردستان 29684 کەس مافی دەنگدانیان هەبوو بۆ ژوورە بازرگانیەکان، لەو ژمارەیە 9627 دەنگدەریان لە پارێزگای سلێمانین. عەلی حەمە ساڵحیش گومانی خستۆتە سەر پرۆسەکە و نووسیوێتی سەیرە پێشتر کاری پەرلەمانیم کردووە، هەبووە سەرپەرشتی باری قاچاغی کردووە، ئێستا کاندیدا بۆ سەرۆکی ژووری بازرگانی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.